سیانزەی خولی نایبیانەکانی عێراق نەورۆز لە بەردەمەرجێکی قورسدا کاتێک میوانداری شۆرتەی پێشەنگی ڕیزبەندی دەکات. نەورۆز لە سەر یاریگای خۆی میوانداری لایەنەی شۆرتەی پێشەنگی ڕیزبەندی خولی نایبی یانەکانی عێراق دەکات. بڕیارە لە میانی یاریەکانی هەفتەی سیانزەی خولیانە نایبەکانی عێراق یانەی نەورۆز لە سەر یاریگای سلێمانی میوانداری لایەنەی شۆرتەی پێشەنگی ڕیزبەندی خولەکە بکات. هەردوویانەش دوای ئامادەکاریەکانیان بۆ ئەم ڕوبەڕووبوونەوەیە بە سەرکەوتووی ئەنجامدا. ئامادەکاریی باشمان کردو بۆ ڕوبەڕووبوونەوەی شۆرتە ئەگەرچی یاریەکەشمان زەحمەتە بەڵام بەشێکی باش ئامادەکاریمان کردو گەرچی ئەم یاریە بۆی پێکانەوە کاپتن دیاریاخی ناتوانێت ئامادە بێت و هەروە یاریزانێکیشمان بۆی ڕاگیرانەوە ناتوانێت ئامادەیە بێت بەڵام کاپتن وەلید تەواو لەگەڵ تەواوی یاریزانەکان کارێکی تەواوی ئەنجام داوە تاوەی بتوانین ئەنجامێکی باش بەرامبەر بەیانەی شۆرتە دەستەبەر بکەین. ئەگەرچی پێم وایە پێگاتەکەمان هێشتا بەو شێوەیە هێندە کامڵ نییە گرێبەستی 6 تا 7 یاریزانمانەوێت بۆ قۆناغی یەکەم هەوڵەدەین بەم پێگاتەوە یاریەکانمان تەواو بکەین بەڵام بۆ قۆناغی دووەم گۆڕانکاریی باش دەکەین کە ئەنجامەکانی نەورۆز باشتر و بەرەو باشتر بچێت. لە ڕاستیدا ئامانجی یانەی شۆرتە تەواو ڕوونا ئەم ساڵ ئامانجمانە خولی نایبی عێراق دەستەبەر بکەین و دەشمانوێت بە جیاوازیەکی باش خولەکە دەستەبەر بکەین. ئێستاشەوە ئێمە هەموو کارێکی خۆمان بۆ ئەوە ئەنجام داوە. لە ڕووی پێگاتە شەوانێ پێگاتەکەمان نەتوانم بڵێم باشترین پێگاتێ لە سەر ئاستی عێراق و بۆ یاری نەورۆزیش ئەگەرچی لە ڕووی ڕیزبەندی ئەوانێ جیاوازیمان زۆرە بەڵام من پێم وایە نەورۆز تیپێکی تموحدارە و تیپێکە کە ئەم ساڵ توانیوێتی ئاستێکی بەرز پێشکەش بکات ئەگەرچی سەرەتایەتی لە خولی نایبی عێراقدا بەڵام ئامانجی ئێمە ڕوون و ئاشکرا کە دەمانەوێت 3 خاڵ یارەکە دەستەبەر بکەین لوتکەی ڕیزبەندێکە قایمتر بکەین تاوەی زیاتر و زووتر لە بردنەوەی نازناوەکە نزیک بینەوە. یاریکردنەکانمان لە دەروی یاریگای خۆمان بەدەزێنانی 3 خاڵ زۆر گرنگە. پێگاتەی شۆرتە بۆ میاریە تەواو ئامادەیە هیچ ڕاگیرانێکمان نییە تەنها محەممەد قاسم پاشگەڕانەوەی لە ڕیزی هەڵبژاردەی عێراق کەمێک هەستی بە پێکان کرد بەڵام لە کۆتاڕانان وەک دەبینن بەشداری تەواوی کردو بۆ یارەکەی نەورۆز پێم وایە تەواو ئامادەیە. شۆرتە پێشەنجامدانی ئەمیاریە لە کۆی 12 هەفتەی خولی نایبی عێراق توانیوێتی دەبردنەوە دەستەبەر بکە و 2 یەکسانیە و بە 32 خاڵ پێشەنگی ڕیزبەندی خولەکەی گرتووە. یانەی نەورۆزیش 12 یاری ئەنجام داوە تەنها 2 بردنەوەی دەستەبەر کردو و لە 4 یاریدا یەکسان بوو 6 شکستیشی تۆمار کردووە. نەورۆز با کۆکردنەوەی 10 خاڵ لە پلەی 15می ڕیزبەندی دێت.